لا سنووری بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ 19 بنکەی تەندروستی داخراون و دەوامیان تێدا ناکرێت کە زۆربەیان دەکەونە گوندەکانی سنوورەکەوە. بەرپرسانی تەندروستی سنوورەکە دەڵێن نەبوونی کارمەندی پێویست و کەمی و نەبوونی دەرمان و قەیرانی دارایی هۆکار بوون بۆ داخستنی ئەو بنکانە و ناچار بوون بڕیاری داخستنیان بدەن. ئەم ژمارەی کە داخراون بەشێکی بەهۆی نەبوونی کارمەندەوە یان نیسیان چواری جار پێشتر نەبووە خۆی ئێمە ناتوانین هەموو بنکەکان دەرمانی بۆ دابینکەین سیارەی بۆ دابینکەین سوتەمەنی بۆ دابینکەین هەندێک لە بنکەکانیش خۆی کارەبای نییە سپلیتی تیان نییە ئەمە تاسی لە دەرمانەکان دەکات. ئەو بنکە تەندروستیانی داخراون و دەوامیان تێدا ناکرێت بە زۆری دەکەونە گوندەکانەوە. تەنیا لە گوندەکانی سنووری ناحەی ئاغجەلەر لە کۆی 12 بنکەی تەندروستی 10 بنکەیان داخراون. ئەوەش گرفتی بۆ گوندنشینانی سنوورەکە دروست کردووە. بۆ کەمکردنەوەی کاریگەری داخستنەکانی ئەو بنکانە ئیدارەی سنوورەکە پێشنیازی کردووە بە چەند گوندێک بنکەیەکی تەندروستیان بۆ بکرێتەوە، بەڵام تا ئێستا وەڵامی پێشنیازەکەیان نەدراوەتەوە. ئێستا 10 بنکەی تەندروستی داخراوە و مەڵبەندی تەندروستی ئاغجەلەریش لە 24 کاتژمێریەوە کراوە 12 کاتژمێری. ئەمانە گرفتی زۆر بۆ هاوڵاتیان دروست کردووە. هاوڵاتیە گەر نەخۆشکەوێت لە دێشی ئێمەوە لەوانەیە بە ساعاتونی و زیاتر ئەنجام بگاتە چەمچماڵ بگاتە بنکێک ئەگەر چارەسەری بۆ بکرێت. دیارە ئێمە لە ڕێگەی خۆمانە داوامان کردو لە قایمەتی چەمچەماڵ لە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ کە ئەو بنکە تەندروستیانی سنووری ئێمە لانی کەم نیوەیان ڕێژەیەکیان لێ بکرێتەوە و چەند گوندێکیشمان دەستیشان کردەوە و گوندانە بکرێن بە سەنتەر بۆی گوندەکانی دەوروبەریان ڕوو لێ بکەن. جگە لە کەمی کارمەند و دەرمان بەهۆی نەبوونی بودجەوە چەند پرۆژێکی تەندروستی بە تەواو نەکراوی جێهێڵدراون و ژمارەیەک بنکە و مەڵبەندی تەندروستیش کە لە خانووی کرێدان بەهۆی تەرخان نەکردنی کرێی مانگانەوە لەژێر هەڕەشەی داخستندان. ڕزگار جەبارێ نارتی، چەمچەماڵ.